بەناوی خوای گەورە و میهرەبان، هاوڵاتیانی هەرێمی کوردستان، دەنگدەری ئازیز، دوای 27 ساڵ لە ئەزموونی شکستخواردووی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان لەسەر جەمبوار و سێکتەرەکاندا، کاتی ئەوە هاتووە نوێنەری ڕاستەقینەی خۆتان هەڵبژێرن و کۆتایی بە باڵادەستی دەسەڵاتی دوو حیزبی لە هەرێمی کوردستاندا بهێنن. ئەگەرتانەوێت کوردستان لەم بارودۆخە ناهەموارە ڕزگار بکەن، ئەوە ڕۆژی سینۆ لە ماڵەکانتان وەرنە دەرەوە و بە گەرمگوڕیەوە بچنە سەر سنووەکانی دەنگدان و دەنگ بدەن بەو لیستەی کە بەردەوام لەبەرەی خەڵکی کوردستاندا بووە و دژی زوڵم و ستەم و نادادی وەستاوەتەوە. ئەویش لیستی 194 کۆمەڵی ئیسلامیە. دەنگ بدەن بە کاندیدی خۆتان فاروق محەممەد ژمارە 16.